جوانترین سڵاوتان لەبێ فەرمو و نێو کورتێک لە هەواڵەکان. ئەو لیژنەی کە بۆ نووسینەوەی دەستوری تورکیا پێکەنرا بۆ زمانی تورکی وەک زمانی فەرمی تورکیا پەسەند کرد و لایەنە کوردەکانی باکووری کوردستانیش ناڕەزایی دەردەبڕن. پێشتر پارتی ئاشتی و دیموکراسی داوای کردبوو کە پێویست ناکات لە دەستور وڵاتدا زمانی فەرمی دەوڵەت بنووسێت، بەڵام لیژنەی نووسینەوەی ڕۆژنووسی دەستوری تورکیا بڕیاریدا زمانی تورکی بێتە زمانی فەرمی وڵاتە. دادوەرانی پاریسی پایتەختی فەڕەنسا لێکۆڵینەوە لە دۆسەی کیمیابارانکردنی هەڵەبجە دەکات کە لە ساڵی 1970 لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەنجام درا و پێدەچێت کۆمەڵێک دەستگا و کۆمپانیای جیاوازی فەڕەنسی سزا بدرێن. کەمپینی چاوەڕچاوە هەڕەشەی تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر وەزارەتی تەندروستی دەکات ئەگەربێت و بارپرسانی وەزارەتە بەڵگەکانی پشت کۆنتڕۆڵکردنی جۆری سەردەرمان لە هەرێم نەخاتە ڕوو. کەمپینی چاوەڕچاوە کە لەلایەن کۆمەڵێک پزیشک و کەسی شارەزا لە پاش دەرهێنانی چاوی چەند وڵاتەیەک بەهۆی بەکارهێنانی دەرجیەوازتینەوە لە هەولێر ڕاگەنرا، لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆ کردووە کە هەفتەی ڕابردوو وەزارەتی تەندروستی ڕاگەیاندرێبستی لەگەڵ کۆمپانیای FDAS بەریتانی هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی جۆری سەردەرمان لە هەرێم، بەڵام ئەوان داوای وێنەی ئەو گرێبەستیان کرد و بەڵام وەزارەت تا ئێستا ئامادە نین پیان بدەن. جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە تەواوی لایەنە سیاسەکان کرد کە لە کاتی بانگەشە هەڵبژاردن نارەمی و ئاسایی شتێک نەدەن و پابندیش بن بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنەوەی مادە ئەحمەد وتیشی دەبێت لایەنەکان بڕوان بە دەسەڵدەستکردنی دەسەڵات دەبێت لە بەرژەوەندی و هێز و لایەنانی کە هەڵبژاردنەکاندا زۆرینە بەدەست دێنن. پارێزگاری کەرکووک داوای کرد کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کارکا بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک. نەسبەتین کەریم بە ئاژانسی ئەنادۆڵی ڕاگەیان دوای ئەوەی دادگای فیدراڵی مادەی 23 لە یاسای هەڵبژاردننی پارێزگاکان هەڵوەشاند و داوا لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکەن دەست بەکار بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک. دڵشاد گەرمێنی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی سامی کوردستان ڕەتی کردەوە کە وتبێتی باشداریکردنی خۆی و هاوبیرەکانی لە پرۆسەی دەنگدان ڕەدەکاتەوە دەژڵێت نە بەخێر و نە بە شەڕ قسەی لەسەر هەڵبژاردن و دەنگدان نەکردووە. یەکگرتووی سامی کوردستان لە هەڵبجە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تۆمەتبار دەکات کە پۆستەر و بانگەشەکانی هەڵبژاردننی ئەوان لێ دەکەنەوە و لە بری پۆستەر و بانگەشەی خۆیان هەڵدەواسن. بەشی ڕاگەاندنی مەڵبندی 5 یەکگرتووی سامی کوردستان بە ماڵپەڕی کوردی ڕاگەاندووە با سەرنجدان لە هەڵبژاردنەکانی ڕابردووش ئەم تەحمولکردنە بۆ ڕێژەی دەنگ و قورسایی یەکگرتوو لەم ناوچەیەدا دەگەڕێتەوە. یەکگرتوو لە ئێستادا بەرکابەری سەرەکی خۆیان دەزانن لەم سنوورە. لا درێژەی هەوڵەکانی وڵاتانی خۆراوە بۆ گرتنبەری ڕێوشوێنی پێویست بۆ سادانی حکوومەتی سووریا لەسەر دۆسەی بەکارهێنانی چەکی کیمیایی دژ بە وڵاتانی ناوچەی غوتەی شەرقی هەر 5 وڵاتانی ئەندامی هەمیشەیی لە ئەنجومەنی یاسایشی نەوەدەوڵەتی کۆتاییان بە کۆبوونەوەیەکی ناسایی تایبەت بە دۆخی سووریا هێنا بە بێگەیشتن بە هیچ جۆرە ڕێکەوتنێک. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا سەبارەت بە دۆسەی بەکارهێنانی چەکی کیمیایی لە وڵاتی سووریا باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند تا ئێستا بڕیاری لەسەر شێوازی وەڵامدانەوەی حکوومەتی سووریا نەداوە. لە درێژەی لەدوانەکەیدا ئۆباما وتیشی هەر ژم و جوڵێکی ئەمریکی وەک گۆژداریەکە بۆ حکوومەتی سووری بە مەبەستی ئاگادارکردنەوەی لا دووبارە بەکارهێنانەوەی چەکی کیمیایی دژ بە هاوڵاتیانی مەدەنی. کورتێک لە واڵەکانتان پێشکەش کرا کامران.